لە ناو شار و جەنجاڵی شەقامەکان و زۆری سیارە ئێمە ئەڕۆین، بەس کۆچی یەکجاری ناکەین، ئەچینە ناو ژینگەیەکی پاک و خۆش و جوان کە لەودی و ئەو شاخانەوەیە. ئەوانە شاخەکانی ئەزمەڕ و گۆژەیە. هێواش هێواش لەگەڵ هاوکارانم لە شار دوور ئەکەوینەوە بە ناو دارچنەوبەرەکانی ڕێگا و ناوچە جوان و نازارەکەی دەباشان و شوێنی جێژوانی عاشقان و شوێنی یاد و یادگاری سلێمانیەکانە ئەڕۆین بەرەو شار باژێڵ. ئەو خانووی بەسەر ئەو گردەوەیە ماڵی گەورە سیاسەتمەدار و گەورە شۆڕژێڕێکی کووردە. ئەو پیاوەی لەو خانووایە هەموو تەمەنی خۆی لە شۆڕش بۆ میلەتەکەی سرف کرد تا گەیشتە کورسەکەی سەرۆک کۆماری عێراق کۆڵی نا. مام جەلال بەم گردەوە دەباشانی جوانتر کردووە. خۆر یەک دوو ڕمێک بەرز بۆتەوە، سەر لە بەیانیە و ئیتر بەرەو تونێلەکەی شاخی ئەزمەڕ پێشمان کردەوە. ئەمە تونێلە 2400 مەترەکەی شاخی ئەزمەڕە. لەم تونێلەیە گڵۆپەکان و جوانی تونێلەکە ئاوێتە یەکتر بوون. چیرۆکی دروستکردنی ئەم تونێلەش دوور و درێژە، ئەوەندە دوا کەوتە بوو کەس بڕوای ناکرات و چۆی پیا بکرێت. بەژنێ دەرکەم وەکپەری لەپڕ نازانم چۆن سەرم هەڵبێری بەرامبارم بەژنێ دەرکەوت وەکپەری. ئەوە شارباژێر دەرکەوت. بیبینن ئێرە شارێکە بۆ خۆی. وامانزانی ئێستا ئەچینە باشتێکی جوان پڕ لە دارستان و جوانی، بەڵامەوە تا ئێرە ژەمووی ڤێلا و شوقە و کۆنکرێتە تەلبەن کراوە. سروشتە ئەسلەکەی خۆی لە گۆڕ نراوە. داربەڕوو مازۆکان یەک و دوودانە ئەگەر بیان بینی لە ناو باخیگیان ڤێلایەکە، ئەو دوای بەلوتی شۆفڵەکان هەڵکەنراون و لە ناو چوون. ئێرە سێڕیانی سیتەک دوکانیانە بەردەم تونێلی پێشخاوە. چەند کیلۆمەترێک لەو دیمانۆ جەنجاڵی شار هەیە. ئێمە ئێستا هاتوین شارباژێر ناوچەیەکی خۆشە، ئەو هەوا و ژینگەیەکی پاکە. ئەم ڕێگایە لەم سەرەوە بەرەو چوارتا و قەڵا چوالان و ماوەت و ئەو ناوچانە دەچێت. لێرەشەوە بۆ دوکانیان و عربەت و ئەو دیانەی شارباژێر ئەچێت. لەم شوێنەی من وەستاوم تا ئەو دێی بۆی ئەچم کە وێڵەیە 15 بۆ 16 کیلۆمەترێکم ماوە و ئەو شوێنەی بۆشیەچین ئێوارانی پێنجشەمانیان ڕۆژانی هەینی ئەم ڕێگای سلێمانی ئەزمەڕ بۆ سیتەک و ئەم شارباژێرە بەرناکەوێت. کەسێک کە ناشەرەزا بێت و یەکەم جار بێت بۆ ئەم ناوە ئاوا بیبینێت لەوانەیە بڵێت من لە وڵاتێکی ترم. ئەو خەڵکەش کە دێت بۆم ناوە هۆکارەکەی بەحساب پاچی ژینگەیە. بەڵام سەیر ئێمە ئەچینە هەر شوێنێک ئەبێت قسێک لەسەر ژینگە بکەین، چاوزومی کامێرەکەشمان بکەینە سەر پیسی و پاشەڕۆکان. شێ بڕواکات ئەمە ناوچەی سیتەک و دوکانیان بێت و ئەم تەپ و تۆز و دووکەڵی خۆڵە عەمەلەشی تیابێت. ئەمە بەحساب شوێنێکی گەشتیاری خۆشە و بۆتە شوێنی حەوانەوەی هاوڵاتیان. ئەی ئەگەر ئەمە پیسکردنی ژینگە و نەخۆشخستنی خەڵک نییە چی ناوەنێن ئێوە خۆتان بڕیار بن. لەسەروی کامەتیە عەتر و عەبیر دەباری دڵانی خێستە لەرزە لەرەی مەمکی هەناری. بەڕێوەین بۆ وێڵە
لە شارباژێری تەخت لە ڕێگاماندا دێکانی کانی سارد و گورگێر و ئازەبانمان بینی. ئەمانیش وەک هەموو دێک سەرقاڵی ئاژەڵارین و هەنێک لە دێکان ئاو و کانیاوی باشیان هەیە. ئێرەش خوا تێکی نەیات تا بڵێ ناوچەیەکی دڵڕفێنە. ئێمە لەگەڵ ئومێدی کاوسمانە کە خەڵکی دێوێڵێ هاوسەفەرمان بوو لە ڕێگادا باسی وێڵە و مێژوی وێڵەی بۆ کردی. شیرین تاشی دارسته هوا شیرین جا آمان شیرین جا بەڕاستی هەڵکەوتوی ناوچەی ئەم گوندە گوندی وێڵا و هەڵکەوتێکی زۆر گەورە و چۆنەڵێ بەرفراوان بووە و جوگرافیایکی بەهێزی هەبووە و شوێنێکی زۆر ستراتیژی بووە بۆ خەڵکی شۆڕژگەر لەم ناوە بوو و خەڵک کاتێکە شۆڕش کراوە و هەڵدراوە بە زووترین کات هێزی پێشمەرگا و هێزی شۆڕژگەران بگاتە ئەم ناوچێت تویکی ئەم ناوچێ بەڕاستی شوێنێکی گەورە و بەرفراوانەوە خەڵکەکەشی و هەر زوو و هەر زوو پێشوازیان لێکردن و خولیای شۆڕژگەران بوون و لە هەستیانە بووە چونکە ئەوانی خاوەنی ئەو ڕێگ و ڕیشاڵە بەهێزە بوون کە هەوڵیان داوە لەگەڵ شۆڕژگەرانە لە هەر شوێنێکەوە بێن بە هەر فکرەیەکەوە بێن بە هەنجمانایەکەوە بێن بەڵام چونکە مانای شۆڕش و خەباتیان پێ بۆ نەتەوەکەیان ئەوە گەورە و مەزنی بۆ لەلایەن تشی وەکو دڵی من لە دەستی ئەودا لەرزی چەند جوان و دڵڕفێنە ئەتا بوتە ڕوو تەرزی کاتێکە بوو سەرۆێ زولفی لەسەروی بەرزی کە شەو بەیانی بەردا شارباژێری تەخت و سەخت دوو ناوچەی چوونیەک هەر یەکە و تایبەتمەندی خۆی هەیە. ئێرە پێڵێن شارباژێری تەخت پێناسێ ئەم دوو ناوە جەکرێت بەم شێوەیە بکرێت چونکە ئەم ناوچەیە مەڵبەندی بەرگری و بەگژاچوونەوەی داگیرکەرانیش بوو. لەگەڵ ئەوەشدا شوێنی هەڵکەوتەی چەندین زانا و زانای ئاینی و شاعیر و نووسەر و گەورە پیاوان بوو. تەخت بە مانای بەردەوام ئاسانکار بۆ شۆڕژگەڕەکان ماڵەکانیان بەردەوام کراوە بۆیان. سەختی شەمیشە بەرامبەر دوژمن خەڵک و پێشمەرگەکانی لە ئەو پەڕی سەختی و دژایەتیکردنی دوژمناندا بوو. چیاکان سەختن بەڵام مرۆ و هێزی شارباژێڕەکان لە بەرامبەر دوژمندا سەختتر بوو. چشمی شمشم دو دستی بر لحر خیال رومت سفید و لوال پرچم سیاه و چاوکال وک رنگ نقشیمانی بالا کل دیارە ئێمە لێرەدا ئەوە چاک بابزانین چونکە دوومانە هەیە لێرە شارباژەری سەخت شارباژەری تەخت. دیارە شارباژەری سەخت دەکەوێتە بەشی سەرەوە شارباژەری تەختیش ئەمەیە کە ئەم گوندانی لێە و نزیک بە سنوورەکانی شاری سلێمانی و نزیک بە سنوورەکانی شارە زوروە لەمەشەوە بە بەرزنجە و منتیقەی بەرچیە و منتیقەی سرۆچێک. شارباژێری سەخت هەمیشە ئەتوانین بڵین ئەو ناوچەیە زۆر سەخت بوون بەرامبەر بە داگیرکەران و زۆر تونگ بوون بەرامبەر بە داگیرکەران. تەختیش هەمیشە کراوە بوون هەمیشە پێشوازیان کردووە هەمیشە تەخت بووە بۆ شۆڕژگەڕان و پێشوازی بەگەرمیان کردو لە شۆڕژگەڕان و لێرەم ئیسراحەتیان کردووە لێرە ماندوو بوون حەساونەتەوە بەڕاستی کە هاتوونەتەوە و لێرە هەنگاوێکی بەرفراوان بووە بۆی کە لێرەوە هەنگاو بنێن بۆ ئەوەی کە لێرە بکشێنە سەر دوژمنان و بە زووترین کاتیش بگەڕێنە ئەم شوێنە
وێڵە دەیەک لە شارباژێری تەخت دڵگیر و خۆش ژیانی لادێ و ماندووبوونی دێنیشتان لێرە دیارە. ئەمان هێشتا ئەو ژیانە سادەیی جارانیان بیر نەچۆتەوە، هەر خەریکن. چەند خانوویکی خوڕ لەم شیوەیە جوانتر لە هەموو سروشت. ئێرە دەیەک وەک جاران چوومە ناوێڵە هەمووی سەرقاڵ بەگا و گۆتاڵەوە. ئەمانە حەزیان لە بەخێوکردین ڕەشەوڵاغەیە، بۆیە زۆربەیان سەرقاڵیم کارن. وەک دیاریشە سنوورێکی بەرفراوانیان هەیە و لە وەرگاش زۆر باش. بۆیە بۆ ئێرە ئەم جۆرە ماڵاریە عیبی نییە. کاگەس عەد و ڕێژین خانی ئاوسەری لە ناوڵاخەکانە کارەکەن. ڕێژین خان سەتڵە شیری بەدەسەوەیە و ئەوان کاریان کۆتایی هات. بەڵام مانون چونکە ئەمانە لە دوای ساڵی 1990ەوە ئێتر لە وێڵە جێگیر بوون. خۆیان ئەڵێن تاموچێژی ژیان لە دێیە، هەم مانوو ئەبیت هەمیش تێری و بێکێشەیت و ژینگە و ئاوهەوایەکی پاکشەیە. داڵغە و فکرت لای موچە و شتیوانیە. پێشینانیش ڕاستیان وتووە دەستی مانوو لەسەر سکی تێر. ئەم هەر لە کۆن و هەتا ئێستا ئەم دێە بڵین سەرەڕێی کاروانی بووە، وێڵەش لە ئەساسا وشەکە بڵین تورکیە، یعنی سەرەڕێی کاروانی توا ببوورە با من ئەو پێ قەتەکەم بۆ سەرەڕێی کاروانی بۆ مەزن لە چۆم کاروانات لەم دۆڵەوە لێرەوە لە کوانی ئاراستەکانم بۆ بڵێ بڵین ئەم بەسیفەتی سلێمانی نەبووە بڵین 300-400 ساڵی لەمە پێش بۆ قەڵاچوالان بەڵێ بۆ قەڵاچوالان و بۆ ئەم شارباژێری سەخت لە شارە زوورەوە هاتون و گەنم و جۆ و نۆک و ئەوانیان هێناوە ویسویانە بیگۆڕنەوە بە ترێ و مێوژ و ئەوانە لەم سنوورەیە دیارە ئەم ڕێگەیە هەبووە لە ڕێگەی بەرزنجە و ئەوانەوە هاتون بێرەیە ڕوویون بۆیە ئەم دێژ بەناوی یۆڵەوە نامنراوەکە یعنی سەرەڕێی کاروانیەکە ئەم وێڵە بەسیفەتەوەی کۆتادی شارباژێرەوە نزیکە لە دەیەکانی بەرزنجە و شارە زوورەوە بۆیە سەرەڕێی کاروانی بوو. چاوی کامێرەمان لە ناو دێ لەگەڵ ئەوەش گەرمایە، بەڵام ئەوان خۆیان لە ژیانێکی ئاسوودە و خۆشابینن. ئاژەڵداری، هەنگەوانی، باغداری، زەراعەتکردن پیشەیەکن بۆ دەهاتیەکان زۆر پیرۆزن، چونکە نانەکەی ئەوان لەسەر ئەم شتانەیە، بۆیە هەمیشە مانون و لە دەرەوەن. لە بەرزایی دێکەوە ئەمڕوانی بۆ دێ خاڵە جەلالم بینی سەرەکەوت بۆ لایەمە بەخوامان و دیارە کە هات دانیش وتی دێ بۆ ئێوە خۆشە یەن چەند سەعاتێک ئەمێننەوە، بەڵام ئێمە ئەرکمان قورسە چونکە خەریکی ئاژەڵارین و بەلامانی شۆ خۆشە و ناتوانین وازی لێبێنین. لە هەواڵەوە حیوانمان بەخێوەکە بزن بزنی و مەڕەنجاک و دوایی گەنجەکانمان لەلا نەما ئەنجاک و ئەم مانگاوشانەمان بەخێوە کرد و مانگەکە تۆزێ باشترە لە حەکرە بەزەر چی قورسە؟ ئارە وەڵا ئەبێت تواقی بۆ خەیت و مەبەستی لە پێشوتی لە بەهارات چیەکان؟ وڵا مێشەکە مێش ئەڕوا بۆ ئەو چێوە نەداکە لەم هەنی شونا پێڵن مۆزاکە مۆزەکە ئێمە مێشەشی پێڵن و بازێک مۆزەی پێڵە ئەم نەبێت کلچێڵە بڕۆ ڕاکە ئارە وەڵاێتەوە بن دار وەڵا ڕوا ئەم دار بۆ ئەو دار بۆ سێوەر ئارە وەڵا ژیانی لادێ تۆزێ قورسە لێوێ ئارە وەڵا توێژێکم بەهۆی ئەوەش ئێستا گەنجمان لەلا نەماوە
وێڵەیەکێکە لەو دیانەیە کەوێتە ناوچەی شارباژێرەوە سەر بە ناحەی سیتەکی قەزای چوارتایە کۆتاگوندی شارباژێری تەختە سنوور و دراوسێکانی وێڵە لە باکوورەوە عازەبان و بزێنیانە لە باشووریشەوە دەی وەڵانە و لە ڕۆژەڵاتیشەوە دەی کاژا و کانی دڕکێ گەورەترین دەیە لە ڕووی جوگرافیاوە وێڵە 30 کیلۆمەتر خۆرهەڵاتی شاری سێمانیە 15 کیلۆمەتریش ناحەی سیتەک خۆراوایەتی قەزای چوارتاش 25 کیلۆمەترێک باکووری وێڵەیە بەرزنجەش 8 کیلۆمەتر باشوورێتی ئەم دێ ئێستا شەژماڵێکی تایە و سەرقاڵی ئاژەڵاری و هەنێکیش ڕەز و باخ و کشت و کاڵەکەن و لە ڕووی خزمەتگوزارەوەی چیوای بۆ نەکراوە بۆیە تا ئێسا وەک پێویست قەرەباڵغ نییە و کەم لە دانیشتوانی دێگەڕاونەتەوە لە ساڵی 1986 و 1970دا بە یەکجاری بەعسی عەرەبی دێکەی تێگا و خەڵکەکەی ئاوارە بوون وێڵە دەیەکی مێژویە وە گەڵێن 300 ساڵێک پێشەسە ئاوەدان کراوەتەوە پیاوێک بە ناوی سعی ئاغای مەحموود ئاغا ئاوەدانی کردوێتەوە پێشتر لەم شوێنەیە بوو و ئەم ئاوەش سەرچاوی ئاوایانی بووە کە پێڵێن کانی بارەکە بەڵام پاش ماوەیەک لێرە کۆچەکەن و ئەم شوێنە ئێستا ئاوایانەکەنەوە ئیتر لێرە ژیان بەردەوامە بێ وێڵە ئێستا کەوتۆتە بەردەم شاخی سۆرە کە شاخەکە ڕۆژەڵاتێتی سەرکەلی کاژا و باشووریەتی و ناوچەی مایندۆڵ و بەردی گەورە خۆراوایەتی ملەی حەوفەقیان لە بەردەم ئاواییدایە جگە لە تەختی پژماڵان کە بەرامبەر دێکەیە باسکی گۆیش لە ڕۆژ ئاوایەوە و گردی چوارە تاڵەکانش لە باکووریەوەیە ئەمە یەکێکە لەو کانیانەی کە ناوبانگە بە کانی وێڵەکۆن واتە ئەم شوێنێک کە ئێمە لێ دانیشتوین پێش سەدان ساڵ ئەتوانم بڵم تا 300 ساڵێکیش پێش ئێستا وێڵە لەم شوێنە بووە ئەم بەرامبەری من ئەو دێکە بووە دیارە ئەمە سەرچاوی ئاوی خواردنەوەی ئەم دەیە بووە ئێستاش ئاوێکی زۆری دیایە بە پێوەی کە باسییان کرد بۆمان ئەم کانێ کەم جار وشکەکاتیانی لەم هەموو وشکە ساڵەیە ئاوەکەی کەمی کردووە بەڵام مشتی نەکردووە هەتا ئەساژم کانیە خەڵکی وێڵە ێنە سەری هەم بۆ دەستنوێژکردنچکا لێرە دیارە بەردەنوێژیان دروست کردووە هەم ئەمان زیاتر ڕەشوڵاخیانەیە با بڵێن ئاژەڵەکانیان یا ڕەشوڵاخەکان هێنن لێرە هەم بۆ لە وەڕاندن هەمەم ئاوەش هەتا ئەمێنێت بۆ ئاودانی ئاژەڵەکانیان بەکاری دێنن و لە پێشدا بەشێکی زۆری ئەم زەویانەی بەر ئەم ئاوە لەم ئاوە کراوە بە زەرعات وڵا ئەم دەی ئەمێچەکە لە دێکۆنەکانی ناوچەی شارباژێر بە سیفەتیەوەی لە زۆر دەمێکەوە بڵین ژیانی تیا هەبووە و بە سیفەتیەوەی کۆمەڵە سەرخەبرانی لێیە کە مێژوێکی دوور و درێژیان لەم ناوە هەیە تەنان سەرخەبرانی وای لێ لەوانەیە 100 ساڵ بە هەر مردووی لێنە نێژرابێ یعنی ئەمنە کۆنە دیارە ئەم دێ لە پێشا لێران نەبووە لە دەیەکی ترمان هەبووە لەو بەرەوپی وتراوە وێڵە کۆن ئەوە لەوانەیە مێژۆکەی بگەڕێتەوە بە 300 ساڵێ لەمەوە پێش شوێنخانوەکانیان مابوو بۆیە وێڵە لێران نەبووە لەو بەرتر بووە بەڵامی تر بەهۆت بار و زروفێکەوە بیان بەهۆی کەمی ئاوکانیەوە بوو بێ هاتوونەتە ئەمبەر بۆیە مێژووی ئەم دەیە بڵین دوور و درێژە لە دەکانی دەوروبەری لەو لە پێشتر ژیانی لێ بووە و شتێکی بەڵام لەم سەردەمەی تازە بڵێن بۆ 200 ساڵ 250 ساڵی لەمەوە پێش کە سەعیاغا باپیرەی ئێمە بووە سەعیاغای مەحمووداغا مەئمور بووە لە دەوڵەتی عوسمانی مدیر تەحسیڵاتی خورماڵ و هەڵەبجە ئەوانە بووە هاتووەتە ئەم دێ ئاوەدان کردوتەوە سەر لە نوێ
و ڕزوباخەکەی بنیاد ناوەتەوە چونکە احتیمال ئەم دێ لە زەمانێکا چۆڵ کرابێ ئیتر بۆ شەڕەوە بووبێ بەەوە نەخۆشیەوە بووبێ دوای ئەو هاتووەتەوە لەگەڵ بنەماڵی ئەحەڕۆڵەیە کە ئەویش لەگەڵی بۆ پێمەوە بێ پورزای بۆ هاتووە لێرە ئەم دییان ئاوادان کردوێتەوە تەنانەت ئەم شاخانەی ئەم بەر هەمووی بنیاد ناوە ڕزوباغ بووە و پەیوەندێکی باشی لەگەڵ تایاربەجی جاف و ئەوانە بۆ تایاربەجی جاف هاتووە بە 2 هەفتە لێرە ماوەتەوە. دمك ساقي دمت بينا دمك ساقي دمت بينا دخيل وكانت بمياوى دمك ساقي دمت بينا دخيل وكانت بجامك دستي من بقرا فداي بيري مغانت بمياوى ئەچین بۆ شوێنەی پێڵێن ملێ حەوفەقیان لێرە چیرۆکی ئەوە هەیە ئەبێت ئەم فەقیانە لە ترسی نەخۆشی تاعون هاتبێتنە ئێرە و لێرە مردی بێتن. ئێرە کە من و چەندانی شوێکی دەیوەڵە لی وەستاوین ئەمە گردێکە خۆی لە ئەساسا بەڵام لەم دیا مەشهورە بە ملەی حەوفەقیان لەبەرەوە ئەم ملێ حەوفەقیانە لێرە ئەم شوێنەی من لێوەستاوم حەو گۆڕی لێیە زانیارێکی ئەو تۆ نییە ینی زانیارێکی ورد نییە لە سەریان بەڵام ئەڵێن گوایە حەوفەقیە بوون و هاتوون لێرە مردون و نێژراون ئەمە گۆڕەکانیانە بەڵام ئەوەی کە سەرنجی منی ڕاکێشا هەڵبەستنی گۆڕەکانە ینی ئەگەرچی بە شێوێکی کەم دیارە بەڵام شوێنەگەی لە پشتی دیەکە نەمامەسایانی پێڵەن بەردی دیارە جوانی هەیە بەردی درێژوانەیە گۆڕەکانیان پێ هەڵبەستۆ بەم شێوەسان بەردێکی درێژە ئەمانە ئەنی ئەمە یەکێکە لەو شێوازانە ئەو سەردەمانە کە بەڕاستی کردویانە هەندێک ئەڵێن لە خەڵکیم دەیە گوای ئەمە بۆ لەوانێت 300 ساڵ 400 ساڵ پێش ئێستابێ ئەم گردە هەر بە وەستویشی ئەم شوێنەش بکەم وەگلی وەستاوم ئەوە دەی وێڵەیە لە سەروی منەوە ئەمە چەمی خڕی پێڵێن ئەم چەمە و ئاوەی کە ئەگەر ئاوی هەبێ ئەچێتە پردی قەڵاچوالان لێ بۆ کونەماسیش و لێ ئەچێتە دەریاچەی دووکانەوە سروشتێکی جوانی هەیە سروشتێکی جوانی هەیە ناوچێکی خۆشە لێرە شێخێکیکە هەیە من پێڵەن شێخ ئەمەی بەردەممان چاڵی قەبران هەیە لێرەمە دار و شخصەکەی وەکو خاڵە جەلال و تێمە دار و شخصەکەی لەوانەیە ئەوە نەترسابێتن خەڵکی ماوێنێ ناتوان ئاژەڵش بەم ناوا لێ بخڕن چکە لە خەڵکی لادێنشین یادیەکان ڕێزیان لە گۆڕ و قەبرەکان گرتووە قەبرستان گرتووە بە بەردەوام تەنانە نان هێشتووە هیچ ئاژەڵێک هیچ شتێک بچێتە نزیک ئەو قەبرستانانە. لە ملەی حەوفەقیان هاتمە خوارەوە کۆمەڵێ پیاوان بینی دوای چاک و چۆنی هەنێکیانم ناسی وتم ئەوە خێرە لێرن پێیان وتم کە ئەوان زوو سەردانی ئێرە ئەکەن و چونکە زۆر لەوێ ژیاون ئەمانە و پێشمەرگانن کە زۆربەی کات بارەگەکانی لەم ناوچەیە بووە خۆیان وتنی ئێرە ماڵی باوکو کە سوکاریان بووە بۆیە ئێساش زوو سەردانەکەن و لە هەواڵی دێکە پرسن من کارەکەم بەلاوە سیر بوو ژمارەیەک پێشمەگەی دێرین و بێنە دێک بۆ سەردانی و دووبارە گێڕانەوەی ڕۆژە تاڵەکان لەگەڵ ئەوان شتێکی ئەستەمە لەم ڕۆژە. ئەم کاک بەختیارە ئەیوت لەم دێە بە کراغایەکە بووە هەموو جارە خواردنی بۆ بردن بۆ ناو مەقەڕەکان زۆر لایەن دەمایەوە و دەیوت پێمانەوت کاکە بڕۆ تیارەیە دوای تۆشتی ئاچی لەگەڵمان ئەو ئەوەندە دڵسۆزی پێشمەرگەکان بووە وتوێتی من لە ئێوە زیاتر نیم ئیتر بەیەکەوە لەگەڵ ئەم پێشمەگە دێرینانە چوینە سەر گۆڕ یەکێک لە هاوڕەکانیان کە لە شەڕێکدا لەگەڵ خۆیان ناشەید بووە ئەوی شەید کەمالی حاجی محەممە ئەوان لای خۆیان کۆمەڵە یادگاری خۆش و ناخۆشیان بیرکەوتەوە
لكن ما بكره فتري بنا لم نعوزه هەر لەم دیا لەسەر دەستی خات و حاجی عایشە کە دوو کوڕی پێشمەرگە بووە لەم سنوورەیە ئەوانی شۆڕ ئیسماعیل و بەختیار ئیسماعیلن مزگەوتێکی خۆشی بۆ دروستکردون خوا خێری بنووسێت خەڵکی دێش زۆریان پێخۆش بووە کە ئەمە یەکێکە لە ئەرکە جوانەکان بۆ خەڵکی دێکان من ئەتوانم بڵێم وێڵەیەکان تا ئەم دەقەیەش هەستی نیشتمان پەروەری و هەستی خۆشەویستی نەتەوایەتی لەلایەن زۆر گەورە و بەرفراوان بووە و تا ئێستا تۆ و هەوێنی خۆشەویستیان بەرامبەر بە نیشتمان پەروەران و شۆڕژگەڕان لەلایەن چۆنەڵی بەهێزە و بەتوانایە و خەڵکی ئەم دێ توانم بڵێم خەڵکی ئەم دێ هەمیشە خۆیان بە پاچی ڕاگرتووە هەمیشە لە داگیرکەران نزیک نەبوونەتەوە هەمیشە خۆفرۆشی و خیانەتیان لەلا زۆر گەورە بووە بۆیە کەرامەتی دێکەیان و کەرامەتی نیشتیمانەکەیان و خەڵکی دێکەیان هەمیشە پاراستوە بەوەی کە هیچ کاتێک لە داگیرکەرانی نزیک نەبنەوە چونکە نەک بەو شێوە ئەوانیان لێبێت بەردەوام ئیشەکەی لەگەڵیا ئارە وەڵڵا ئەڕۆی تو یەک ئەڕۆم و یەم و خەریکی جۆرەکەین و خەریکی ماعنگاین و خەریکی جووسک و مریشکین وەڵار خەریکی نازانین سەخوانێ برە مناڵەکان ماژنیان هێنا و کچەکەمان شویان کردووە هەریشەکەی ئەوسا هەر بەجێماوە بۆمان هەر بۆتان جێماوە بەس هەز ناکەن لەشتان ساخترە ئێوە ئارە وەڵڵا لەشمان خوانەی بڕێ ئەوە گورج و گۆڵین زۆر بەیانی جاریوە سەعات 4 هەڵەستین چواری بەیانی ئارە بەخوا ئەم بەیانی نانماکەوە وەڵام خبرمانەبۆتەوە 5 ئارە بەخوا هەتا چەند ناخەونەوە هەتا چەند ناخەوینەوە هەتا دەوری دا یانزە گوێ لە هی نەگرین جا ئاوگەر میوانیشتانە بێ هەر ناخەوین بەخوا ئەم شەباقلێکم سەعات دوش نەخەوتوین بۆ میوانمان بووە کچەکانمان هاتوو بووکانمان هاتووە یەن بۆرەت ئێستا ماشەڵاوان نان کردووە بڕوە بەیانی خۆیانەچ بۆ سەیران وەڵڵاهی ناچن ئەوە ناوەڵڵا مەیەڵە نایەڵم کچێکی ترمان هەیە لە کاژە وە بێن سەر لەویش بن وڵا خۆمە خۆی ئەمە خۆشە بەدار لێت ناوایە وەرە وەرە دانیشە وەرە جارە وەڵا ئیشمان هەیە ئەرە وەڵا هەمانە ئیش بۆی ئاشیاوشتمان هەیە و مانگاوشتمان هەیە ئیشمان هەیە بەس مرتاحن وەنیە ئارە وەڵام مرتاحین باشە ئارەوە لەخوا بەزیا بێ مرتاحین شوێنەکە خۆشە و ئەم ساڵیش ئاو لەوەڕ و ئارە وەڵا ئاو لەوە ڕوشت هەیە و باشە ئەم ماگانە بۆ شیرروشت بەخەیە بۆ فرۆشت وەڵا بۆ شیرش و لێشیان نەفرۆشین بۆ فرۆشتنیش مەبەستم دابەستەتانێ یانەوە وەڵای ئێمە دابەستەمان هی وایە ئەیکا بەس من نایکەم خۆم خۆ ناکەین ئارە وەڵا تۆ بە عام دێکە قسە بکەین بەڵێ وەڵا بازە ماڵێکمان دابەستەیەکە وە ئەم ساڵ نەیەکردو ساڵانەیە کرد بەس ئەم ساڵ نەیەکردووە بۆ ناکردو وەڵی تر ئەم ساڵ ئەڵێن وازەم پارە ناکە و ئیسیفادەی ناکە جگە لە ئاژەڵداری چی کە ئیشیکە چێکەنەوە وەڵا ئێمە هەر ئاژاڵداریەکەین فەلاعەتیەکەین ساڵی وام ساڵ نەماکرد ساڵی وایکەین و باشە من هەچیەکە بینم نازانم دارستانە و شاغە فەلاعەت لە شووە وەڵا ساڵانەمان کرد ئەو بەرهەمان لە زەوی بەس ئەم ساڵ نەما کردووە ئینا ساڵانەما کرد لەبەر وڵاخ و ئاشیاکەمان ئەم ساڵ نەما کردمان بە چۆڵ بێ بۆ گایل و ئاشیاکەمان ئارە بەڵێ یەک مانگە ماسەر بڕیوە و کردومانە بەخێتە ئەحەمە بووە ئەمە نەژە بوو هەر نەبوو هیچ دیار نەبوو وڵایت لەخوای گەورە بە زیادێشکرد بوو شێخ ڕەزای تاڵەبانی سەردانی وێڵەی کردووە چۆتە لای سەعی ئاغای وێڵە
لە وەسفی ئەو ئاغایە شێخ لە شعرێکی جووە فەرمێ چوومە خزمەت سەعی ئاغا وێڵە هەموو بناخونینەوەکێکی هەزار فێڵ. دیارە سەعی ئاغاش شاعیر بۆ ئەویش بە شعری هەجووی لەمەی شێخ خراپتر ئەو کاتە وەڵامی یاوەتەوە، بەڵام شعرەکانی بەردەست ئێمە نەکەوتن، ئەڵێن فەوتاوە لێرە. جاڵێن ئەم سەعی ئاغایە یەکێک بووە لە پیاوە ناودارەکانی دەوڵەتی عوسمانی و خۆشی کاربەدەستی دەوڵەتی عوسمانی بۆ و زمانەکانی فارسی و تورکی و عارەبی بە باشی زانیوە. ئەو کاتە بەڕێوەبەری زراعی خورماڵ و هەڵەبجە هەرامان بووە. تاربەگی جافیش چەند جارێ سەردانی وێڵەی کردووە، دیارە ئەمیش بۆ کاروباری خۆیان چۆتە لای سەعی ئاغا. ژیلادێ هەم بە تاسەی هەلکەرەش سەر چانەکەت هەم بە تاسەی دەم بەیانی بۆی تەنووری نانەکەت هەم بە تاسەی بۆنی مێخەک تۆی ترنجی شابەکەت ڕەنگی سوخمە و سینە پۆش و بازنە و خرخاڵەکەت سەری دەمێکە دووری لە باوە وەڵە شارانەژین ژین چژینە چاوەکەبوونم گیروەیە خری شەریب سەری دەمێکە دووری لە باوە وەڵە شارانەژین ژین چژینە چاوەکەبوونم گیروەیە خری شەریب